سڵاوی خۆی گەورەتان لەبێ ئەزان خۆشەویستان خۆشحاڵین لەوانەیەکی تازەی فێرکاری ئادۆ بە ئافتەر ئیفێکت لە خزمەت ئێوەی زێدە بەڕێزداین. جا بەڕێزان لەوانەیە ئەمڕۆمان دێنێ سەر چەند باسخواسێکی نوێیە ئەویشیان باسکردنی ئەنیمەیشن و وەروە پریسێتی ئامادەکراوە لەگەر ترانزیکشنی ئامادەکراو لە بۆ لێرەکانمان لە نێو ئافتەر ئیفێکتدا واروەها چێ فلتەرێک باشە لە بۆ کەلەر کۆرەکشن ینی ڕاستکردنەوەی ڕەنگەکان یان دەستکاریکردنی ڕەنگەکان وروە تەنسیقی ڕەنگەکان شتێک لە بابەتانە با ئێستا ئێمە ئەگەر بتێ لە بواری کەلەر کۆرەکشن کار بکەی ئەوە بارێکی سەر بەخۆیە زۆر میمە لەوێ کۆرسێکی تایبەت بە کەلەر کۆرەکشن وەربگری یاخد لە یوتیوب بە دوای ئەم زانستەدا بگەڕی واروە پیشەیەکی تازەشە زۆربەی کار و پیشە هونەریەکان لە کۆتاییەکەیدا کەلەر کۆرەکشنیان لە بۆ دەکرێتن کە جوانیشی هاو ینی جوانیەکی بێوێنە بەچ دەبەخشێتن بۆ بەرهەمێکەوە تۆ لە بەردەستە فلتەری لومتری هەل لێرە بنووسین بێن LAUM فلتەرێکمانەیە بە ناوی لومتری کەلەر دەتوانین زیادی بکەین کەواتێکەوە زیادمان کرد کە ئەم فلتەرەشمان کە تایبەتە بە کەلەر کۆرەکشن هەڵگری کۆمەڵێک خاصیەتی جیاوازە بەڕاستیێر باسکردنی ئەم لومتری کەلەرە وانەیە چتر تە سەلی سەر بەخۆی دەوێت ئەگە یەک دووانەی نوێتن بۆیە لە ڕێگای ئەمە دەتوانین تۆ کەلەر کۆرەکشنی خۆت ئەنجام بدەیت بە گوێرەی ئەو زانست و عیلمەی کەوا تۆ هەتا دەتوانی هەڵبژێری لێروکانە دەستکاری برێن ئەو ئۆپشنانە بکەی جوانترین کەلەرکشن لە بۆ کلیپەکەی خۆت ئەنجام بدەی بەو جۆرەی کەوا تۆ شارەزایت لێی هەیە دەتوانی بە شێوەیەکی وە دەستکاری ڕەنگەکان پێکاتی ڕەنگەکان تنێتی ڕەنگەکان بکەی و هەروەها لێرە ئەکسپۆژ و کۆنستراکس و هایلایت و وەرشەدۆ و وایت و بلاک هەر یەک لەمانە دەتوانین بە جیا دەستکاری تاریکی دەستکاری ڕووناچی دەستکاری ڕەشایەتی دەستکاری سپایەتی واروەها ینی کۆمەڵێک شتی ترەیەکە لەم بابەتە گرتووەتی خۆ دەتوانین لەوانەیەکدا ئەگەر کات و مەجال هەبوو بە تایبەت باسی ئەم فلتەرە بکەین لۆمەتری کەلەر بۆ ئەنجامدانی کەلەر کۆرەکشن ڕسێتشیە دەتوانین بگەڕێتەوە سەر خاڵی سفر خاڵی دووەمان کە دەمانەوێت باسی بکەین ئێمە لە ئافتەر ئیفێکتدا هەندێک ئیفێکتاتی حاضر هەیە لە بۆ کەلەری شەتا وەروە لە بۆ کۆمەڵێک شت لە بۆ لێرەکان کۆمەڵێک تایبەتمەندی حاضرکراو ئەمە دەکراو هەیە ئێستا بۆ نەبینە بەشی ئەنیمەیشن پریسێتس لەوێن دەرێ بڕۆین بۆ ئیمێج کریێتیڤمان هەیە ئیمێج سپێسیال ئیفێکتمان هەیە ئیمێج یوتیلیتیسمان هەیە ئەمانە هەمان تایبەتە بە ئەنجامدانی گۆڕانکاری ئەوتۆ لە بۆ ڤیددیوەکەت لە بۆ لێرەکەت لە بۆ فۆتۆیەکەت ئێستا ئەمە بلوم برایت سیانی ئێستا کاتێککە تۆ ئەم سەڕادەگری سپایەتی زیاد دەکاتن وەروە ئەم بلوم برایت سەر لە چپێک هاتووە لە لێکدراوی سێ ئیفێکت یەکەمیان فاس بلەر واروە کاکولیشن واروە سێکەن سۆرسیش پێک هاتووە هەمویان بێک کۆکۆ کراونەتەوە بۆتە چێ بۆتە ئەم بلو برایتسا کە بەم شێوەیە سپایەتەکەی ڕۆناقەکەی زیاتر کرد وەروە ئەگەر بیتە خوارەوە هێدی هەر هەموو گۆڕانکاریەکان بە جۆرەی ناوەکانی دەتوانی بیان بینیەوە بۆ نمونە ئێستا گۆڵ دیپ ئاڵتونی زەهەبی ڤیددیوەکەت بۆ ینی ڕێژەی ئاڵتونیەکە زەهەبیەکەی زیاد دەکا و دەیفرێنێ یەک فلتەری سەر بەخۆی لێرە ینی لێک نەدراوە لەگەری فلتەری ترە توان ڕێژەکەی کەم و زیاد و ئەمانش بکەی بە گوێرەی ئەوەی کەواتۆ پێویستە وهروەها ئەگەر ئێستا ئێمە بین زیاتر و زیاتر لە نێو فلتەرەکان قوڵ ببینەوە شتی جۆرا زۆر دەبینینەوە یعنی دەکرێت ئێوەش یەکە بە یەکە بەم شێوێ تاقی بکەنەوە و لە خەسڵەتەکانیان بکۆڵنەوە بزانن چ شتێکی پێ ئەنجام دەدرێتن دەتوانی بیبینی ئێستا ئەمەیان هەڵگری دوو فلتەری لێکدراوە یان دوو فێکتێکدراو سۆڵ کۆمپاست لەگەڵ لێڤڵس بەم دووە ئەم جۆرە فلتەری لێ پێک هاتووە کۆنتڕۆزل لێ بدەین بەم شێوەیە دەتوانین بڕۆی بۆ نێو بەشەکان هێدی فلتەرەکان تاقی بکەیتەوە بەو گوێرەی کەواتۆ بەدڵتە یان داخوازی هەیە کە شتێکت لە دڵا هەیە کە فکرێکت لە مێشکایە بتەوێ بیت چەسپێنی بەم شێوێت و دەتوانین بزانین لەسەر تیڤ چمان هەیە تیڤ فلتەر لێ بدەین ئێستا ئەمە باتوارب تیڤمان هەیە باتوارب تیڤ کە تو لێ دێدەی دەیباتە سەر شکلی تەلەڤیزۆنە قەدیمەکان ئەوەی
برینکەوە مغەوەش تێدا هەیە ئالێرەکە سوڕابوو پێشتر نازانام ئەوانەی پێشتر کەس بە بیریدە ئێستا ئالێر سوڕاندن نەما کاتی خۆی کە تەلەڤیزیۆنە تا ساف دەبوو دەبا ڕوود لا وێزگەی تەلەڤیزیۆنەکە بچیت بە کەوە بورجەکەی لێ تاوەکو سافکە بەم شێوێستا ئەوە تۆزێ قورسە بەزبان لە چەند فلتەر پێکاتوە ڕاست کۆمپیوتەرم جامی کرد گرۆ براندز وەیڤ وارپ و ترانسفۆرم و کۆمەڵێک شت پێکاتوە دەتوانین دەستکاریان بکەی زیاد و کەمیەکەی زیاد بکەی ئەوە ئێرە ڕیشمان لە بۆ هاتەوە زییا کۆمپیوتەرەکەی ئێمەش تاقە و توانایەکی وای هەبایە بە حیاتی بە هیچ شێوەیەک ئیرەر بۆکسمان لە بۆ نەهاتبە دۆن سنت ئۆکەی ئێستا دەینەوە خزمەتتان جا ئەمە پێکهاتەی ئەنیمەیشنەکان بۆ ئەنیمەیشن پرسێت کە هەڵگری کۆمەڵێک لە فلتەرات و ئیفێکتاتی تایبەتە ئێستا دەینە سەربەشی کۆتایی وانەکەی ئەمڕۆمان ئەوەی چۆنیەتی ئەنجامدانی ترانسفۆرمیان ترانزیشنە گواستنەوە لە ڤیددیۆیەکەوە بۆ ڤیددیۆیەکی تر ئێستامە بۆ نمونە ئەبگەرمانێ ئەو ڤیددیۆیەش بێنین بانەوەکەی بگۆڕین بنووسین کیدستو بێنین لەسەر ئەمەی دابنین کردمانە لێرێکی تر ئێستا ئێمە دوو لێرمان هەیە هەروەکو دەیبینن لێری یەکەم و لێری دووەم ئەمە لێری یەکەمە واروە ئەمەشیان دووەمە کام لە سەرەوە بێ پێشینەی نیشاندان لە پرۆژێکت پرڤیو لە هەموو جەیەک لە بۆ ئەوەی سەرەوەیە کە ڕقەمیەکیشی وەرگرتووە جا ئێستا ئێمە چۆن بتوانین فلتەرێک دابنین ڤیدیۆیە بچێتە سەر ڤیدیۆی ژێرەوە ئەمەش لە ڕێگای لە ترانزیشنە ئامادەکراوەکان دەتوانین تۆ ئەنجامی بدەیت ئێستا برێن ترانسفۆرم دابگرین کۆمەڵێک فلتەری ترانسفۆرمانەیە دەتوانین بە شێوەیەک لە شێوەکان ئێمە ئیسیفادەی خۆمانی لێ بکەین وارووا لە بەشی دومی شەمانە ترانزیشن موڤمێنتمانە ئێستا بۆ نمونە کارت وایپی دابنین کارت وایپ دادەنینە سەر ئێرە لە کام لا یعنی لە کوێن دەرێت تایم ئیندێکتەرەیە لەوێن دەرێت ترانسفۆرمەکە دەگوازرێتەوە بۆ سەر ڤیددیۆی خوارە خۆی بەم شێوەیە ئێستا ئەمە دابگرین قەزمان ئێرەیە یەکسەر کاتێکەوە تۆ پلەی دەکەین ڕۆیشتن لەسەر ئەم ڤیددیۆیە بۆ ڤیددیۆی دواتر لەو خاڵە دەبێتەوە تۆ دادناوە بابە تایم ئیندێکتەر بیڕوێنین واروە ئەگەر تۆ بتێ بزانین چۆنی ئەم ترانزیشنە لەسەری دانیشتووە ئەوە یودا دەگری کاتێککە یوداگەر یەکسەر دەبینی لەم شوێنە دووکی فرەیمان هەیە وارووا لە بەشی ئیفێکت کۆنتترۆلیش دەبینین ئەم ترانزیشنە لەم هەموو فلتەر و ئیفێکتە پێک هاتووە کاتێکەوە تۆ ئێستا بە تایمین دەکتەر دەیڕوێنین ئالێرە دەبینین کەوا گۆڕانکاریەکان چۆنی ئێستا هەروەکو دەبینن بەم شێوەیە بەدل دەبێتە سەر ڤیددیۆیەکەی تر ئێستا پلەی بکەینەوە ئێستا بە شێوەیەکی کاتی ڕەندەر بوو کاتێکەوە تۆ پلەی دەکەی بەم شێوەیە دەڕوا ئەمە ئەو ترانسفۆرمەیەکەوە زیاد کراوە بەم شێوە لەم ڤیددیۆیە ڕۆیشتە سەر ئەم ڤیددیۆیە بە کاملی و بە تەواوەتی زازیان خۆشەویستان ببورن کە ناتوانم بە شێوەیەکی تاو حەقی وانەیە ئەمڕۆ بدەم لەبەر ئەوەی دانانی ترانسفۆرمەکان لە بۆ ئەو لاپتۆپێکەوە من لەبەردەستمە قورسترە داواکاریەکە و لۆدەکە زۆر زیاترە لە توانستی لاپتۆپەکەم بەس تۆش دەتوانی ئەگەر شتێکی چاکتر لەبەردەستە دەتوانی بەم شێوەیە سوود و قانجاز لە بەشی ئەنیمەیشن پریسێت یان ئیفێکت ئەم پریسێت بکەی یەکە بە یەکە بڕۆیتە ناوەخنیان و وەروە بزانی هەڵگری چ کاریگەریەکەن هەڵگری چ جوانیەکن کە خۆیان لەوێدا حەشار داوە تۆ بیان دۆزەوە کار و پرۆژەکانی خۆتی پێ ناوازە بکە زازان خۆشەویستان تا لەوانی هیچتر لە بابەتێکی تازەتر و زانیاری تازە دەگەینەوە خزمەت ئێوەی زێدە خۆشەویست بەخوای گەورەتان دەسپێرین خوددا پشتپەنای هەموو لایەک بێ کاتژمێرێکی نایەب و جوان و دەگمەن بۆ یەکەم جار لە هەموو کوردستان و عێراقدا کاتژمێری لەدا دروستکراوی کاری دەستی لە دەستەکانت بکە کوالێتیەکی یەکجار بەرز و وردی هەیە ئەم کاتژمێرە بە شێوازیەکی جوان و ساردەمی و مۆدێرن دروستکراوە هەموو ژمێرەکانی ناوی کاردەکە زۆر بە جوانی هەر هەموو ویلەکانی کاری خۆیان بە جوانی ئەنجام دەدەن
ئەم کاتژمێرە لەدا دروستکراوە ئەوەندە جوان و کەشخێ لە کاتی لە دەستکردنیشدا بە هیچ شێوازێک هەست بە قورسایی ناکەیت چونچێ لەدار دروستکراوە. ئەم کاتژمێرە هەر قابل بەوەیە کەوا لە دەستەکانی تۆدا بێ ئەی جەنتڵمان. لەناو بۆکسێکی داردایە زۆر بە جوانی ڕازاندراوەتەوە هەر قابل بەوەیە بیکەیتە دیاری بۆ خۆشەویستانێ. لە کاتژمێری داری کاری دەستی جوانی و کەشخەیە و دەگمەنی و ناوازەیی کۆبۆتەوە.